بن یەکگر و یەکپارچە بن و بە هەر شیوەیەک دەتوانن دژی ڕێژیمی خومینی خەباس بکەن. چونکە ڕێژیم کزە و ئەگەر هێزێکی توانە بێتە مەیدان دەتوانە بیرخێنێت. ئەو هێزەش تەنیا دەبێت لە گەلانی ئێران پێک بێ، تەنیا دەبێت لەو شۆڕش گێرانە و خەبات گێرانە پێک بێ کە ئامادەن بۆ ڕوخاندنی ڕێژیمی خومینی و هێنانە سەرکاری ڕێژیمێکی دموکراتی لە هیچ فداکاریەک دەریغ نەکەن. هەر هەداوام لە خەڵکی شار و گوندەکانی کوردستان ئەوەیە هەر وەک جاران یارمەتی ئەندامانی حیزب و پێشمەرگەکان بدەن و بیان پارێزن. چونکو ئەوان دەبێت بزانن کە هەڵبی دموکراتی کوردستان بۆ ئازادی و بەختیاری ئەوان خەبات دەکات. پێشمەرگە کە شەهید دەبێ بۆ ئازادی ئەو میلەتەیە کە خۆی بەخت دەکا و شەهید دەبێت. ئێمە هەمومان کە لەو شاخ و داخە تووشی سەدان سەختی و دژواری دەبین بۆ ئەوەیە کە میلەتەکەمان ڕزگار بێت، بۆ ڕزگاری ئەوانە کە تێدەکۆشین. کەوایە بوو حەقەوەیە هەر وەک جاران تەنانە زیاتریش یارمەتی پێشمەرگە و ئەندامانی حیزب بدەن و بیان پارێزن لەبەر هێرشی دوژمن و لە واقعدا ببن بە کڵایەک کە لە پشت ئەو خەلایە پێشمەرگە و ئەندامی حیزب بتوانن تێکۆشانی خۆیان بەرەوە بەرن. پەیامم بۆ کادر و بۆ پێشمەرگە و بۆ هەموو ئەندامانی حیزب ئەوەیە کە ئینزیباتی خۆیان بەرنەسەرێ، ڕێک و پێکتر کار بکەن، چۆنیەتی تێکۆشانیان بەرنەسەرێ. زەربەلەدان لە دوژمن باشە، بەڵام خۆ بپارێزن لە هێرشی بێسوود و پرزیان. پایگا دوژمن گرتن باشە، بەڵام بە هەر نرخێک باش نییە. پایگا گرتن و بەگشتی زەربە لە دوژمندان زۆر باشە بە شەرتێک نرخی گران نەرێ. نابێ لە بیرمان بچێت کە پێشمەرگە و ئەندامی حیزب و بە تایبەتی کادری حیزب سەرمایەی هەرە بە نرخی ئەو حیزبە و ئەو میلەتەیە و نابێ بە خۆڕایی بە فێرۆ بچێت. زۆر بەجێیە کە دوژمن غافڵگیر بکەن پێشمەرگەکانی حیزب، بەڵام نابێ غافڵگیر بن، نابێ لە بیر بکەن کە ئەندامی حیزب و چی پێشمەرگە کە پشتیوانی هەرە سەرەکی ئێمە کۆمەڵانی خەڵکی کوردستانی. پێشمەرگە دەبێ هەموو کاتێک لەگەڵ خەڵک برایانە و دۆستانە بجوڵێتەوە، چونکە خۆی ڕێڵە و خۆشەویستی ئەو خەڵکەیە. نیشان بدەین کە لە کوردستان هێزێکی سەربەخۆی قایم لە مەیداندا بەرامبەر بە ڕێژیمی خومینی ڕاوەستاوین. نەک هەرەوە دەبێ نیشان بدەین کە توانای ئەوەمان هەیە زەربەی تونتر لە ڕێژیم بدەین. عاملی کورد وەک هێزێکی سەربەخۆ دەبێ خۆی لە مەیدانی خەباتدا بە تەواوی دەربخە. ئەرکی دووەمان ئەوەیە کە هەروەها کە باسی کرا مەسەلەی کورد، داخوازەکانی گەری کورد لە دەرەوە بە باشی بناسێنین و لەو دەرەتانە کە تێک هاتووە زۆر بە چاکی کەرگ وەربگرین بۆ ئەوە پشتیوانی بیرروای گشتی جیهانی ڕێکخراوە سیاسیەکان تەنانەت دەوڵەتەکانیش بۆ لای گەری کورد ڕابکێشین. ئەرکی سێممانەوەیە کە لەگەڵ هەموو هێزە دموکراتەکانی ئێرانی بۆ دموکراسی و ئاسایش و ئاشتی کە داوای 90% دانیشتوانی ئێرانە تێبکۆشین. هەوڵی خۆمان بۆ پێکهێنانی بەرەیەکی پان و بەرین درێژە پێ بدەین، بەرەیەکی پان و بەرین و دیموکراتی پێک بێنین کە بۆ پاش ڕێژیمی خومینی
ئالتەرناتیو بێ چونکە دەبێ دیسان تکرار بکەمەوە کە بەداخەوە لە حاڵی ئێستادا ئێمە ئالتەرناتیومان بۆ ڕێژیم نییە ئۆپۆزیسیۆنی دموکراتی نەیتوانیوە ئالتەرناتیوێکی ئەو تۆ تێک بێنێ کە دموکراتیک بێ کە بتوانێت پشتیوانی زۆربەی زۆری گەلانی ئێرانی بۆ لای خۆی ڕابکێشێ ئەوانی دیکەش خارج لە ئۆپۆزیسیۆنی دموکراتیک کە هەروەها کە کوتومە ئالتەرناتیو نین و شانسیان نەماوە کەوا بوو لەو وەزعە هەلومەرجە ناسکەدا هەرچی سەرشانمان قورسە هەرچی سەرشانمان قورسترە ئەوەندەش ئاسۆی خەباتونترە و دەتوانم بڵم کە من ئەم ساڵ زۆر زیاتر لە ساڵانی پێشوو خۆشببینم و سەرکەوتن بە نزیکتر دەبینم